ئێرە ڕادیۆی دەنگی گەلە. ئەم کاتتان باش بیسەرانی هێرجار لا ناوەندی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەل بە یارمەتی هاوکارانم گەشتی هەواڵەکانی ئەمڕۆ چوارشەمبە 27 تشرینی دووەم ساڵیادی دامەزراندنی 47مین ساڵیادی دامەزراندنی بزوتنەوەی پەکەکە پیرۆزباییتان لێ دەکەین و هەواڵەکانتان پێشکەش دەکەین. Vassalla Zöy Milleti Kürt rasti destpeki başı vakta me bikomeka biçuk bi destpek habatî kirî li Kurdistanê bi nevî Kurdiyetiyê per nedihaziya dijmin heta daviye hakim bû û hukmê wê li ser fethisandina Kurd bû. تابيرا من روجا هيرو وقت ما بنبي باكي كي خاص خبط بلن لكن من انسان كي فر بمجال ذاك بتجي عاقله شرداني شاراني بزوز فارقيامه باندجي فيشروي وزرفهم برين لكن ما نقول امكان من ذاك بالنكاح من ذاك مهم بقول أنا نيتك درست تخاذ بيك بيني وكيد تشتغل تبيعهم لازم أنا قلت دفع رجالها أم جبوي قالي كرد بارتيك هاي درست أما ونسر ماجيخا ونسر دليخا تقوى تبات له برجال نما لا تمره نا هذا ما تستكفى عن الكلام بر مسؤوليتك هاجران دقيقتين لكن ما قلت ذا دولة لازم جبوي في ملتي مريقا كبابي صال دقاتية أن لا سالة بدين نمشي كل بحاضرين وحتى مقارن بين بنفس الدارية ما قلت أنا هاو بارتيكنا بارتيا كي كردستاني بارتيا كي كاركرا بارتيا كي شورشكري ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە دۆران کاڵکان لامیانی بەشداریکردن لە بەرنامەی تایبەتی کەناڵی مدیا خەبەر باسی لە ئامادەکاری پلانسازی و پێداگیری بەهێزتر لە دەستپێکی ساڵی 47مینی دامەزراندنی بزوتنەوەی پەکەکە دەکات. کاڵکان دەڵێت ئێمە پێدەنینە 47مین ساڵی دامەزراندنی پەکەکە. جەژنی پارتەکەمان لە ڕێبەراپۆ پیرۆز دەکەم لە ساڵی 47میندا لەسەر هێڵی ڕێبەرایەتی و پارتەکەمان ئێمە بە شێوەی بەهێزتر شەڕ دەکەین و سەرکەوتنی گەورە بەدەستدەهێنین. هەروەها کاڵکان جەق دەکاتەوە لە 23 تشرین یەکەمدا عومەر ئۆجەلان برازای ڕێبەراپۆ دیداری لەگەڵ ئەنجامدا ڕێبەرایەتی لەوێ باڕوونی باسی لە دۆخی خۆی کرد وتی یەک گۆشەگیری بەردەوامە و دوو ئەگەر هەلوو مەرج بڕەخسێندرێت ئەوە ببورن ئەو هێزەم هەیە کە لە چارەسەری پرسی کورد و دموکراتیک بووندا ڕۆڵی خۆم بگێڕم. هێزا شۆڕژگەر دموکراتیک و وڵات پارێزەکان لەسەر ئەوە گفتوگۆیان کرد و بەردەوامن و هەوڵ دەدەن تێبگەن، بەڵام هەندێک لایەن زیاتر سەرقاڵی باشێوەیەکی نەرێنی خەریکی قسە و قسەلۆک و چاواشەکارین. هەروەها کاڵکان ئاماژەی با تێکۆشاندا و وتی تێکۆشان بەرەو پێش چووە و ئاستی شەڵی جیهانی کە لەسەر ئاستی نێونەتەوەیی بەڕێوە دەچێت دەوڵەتی تورک فاشیسمی ئاکەپا مەهەپەی بەڕاستیش تەنگاو کردووە. هێناویەتە لێواری ڕووخان لە سەرەتاوە ئەم سیاسەتە کۆلۆنیالیستی و قڕکاریەی لا دژی کوردان کە دەوڵەت ئامادەی کرد لە بنەڕەتدا ئەو کارەساتە لەلایەن دیکتاتۆری فاشیستی ئاکەپا مەهەپەوە ئامادە دەکرا. زۆر جار هۆشداریماندا وتمان ئێوە تورکیا دەخەنە ناو
کارەساتەوە پێش ئێمە ڕێبەراپۆ لە پارێزنامەکانیدا ئەوەی خستە ڕوو وشیاریدا بەڵام گویان لێ نەگرت و کاتێک ڕوبەڕووی ڕاستی بوونەوە کەوتنە شەڵەژان و ترسەوە و لە سەرەتای تەشین یەکەمەوە دەڵێن برایەتی کورد و تورک و ئێمە یەک دەگرین و یەکێتی نەوتەوەی پێویستە. ئیسرائیل هێرش دەکاتە سەرمان هیچ نەبێ با ئۆجەلان بێتە پەرلەمان قسە بکات و باوتار بدات و ڕای بگەێنێت کا ڕێکخراوەکەی هەڵدەوەشێنێتەوە. هەروەها کاڵکان باسی لە ڕاگەاندنی تورک کرد و وتی ڕاگەاندنی تورک ناوەندی پرۆپاگاندەی شەڕی تایبەت ڕێخستنی شەڕی دەرونیە چی بەدەمیاندا بێت دەڵێن هەوڵ دەدەن بەو جۆرە باس لا ڕێبەراپۆ بکەن و ئاشکرا بوو کە ئامادەکاریان نییە تەنیا دوای ئەوەی مەترسیان بینی کەوتنە شەڵەژانەوە و دڵڕاوکەوە و هەندێک بانگەشیان کرد هەوڵ دەدەن ڕۆژەڤەکە هەڵبگێڕنەوە و پێچەوانەی بکەنەوە دەیانەوێت ڕایگشتی بەلاڕێدا ببن. هەروەها کاڵکان باسی لە هەڵمەتی ئازادی نێونەتەوەیی کرد کە ئامانجەکەی ئازادی جەستەی ڕێبەراپۆیە و وتیشی بەڕاستی کوشاری خستۆتە سەر دەوڵەتی تورکیا و سیستەمی قڕکردن و ئەشکەنجەی گۆشەگیری لا ئێمراڵی بووە مایەی ئەوەی زۆر شەرمەزار بن لە چوارلای جیهان شەرمەزار کراون ئیتر هەمووان ئەوە دەزانن و هیچ کەسێک ئەوە بە یاسایی و ئەخلاقی نابینێت و هەموو دەڵێن دەبێت دەست بەجێ بەڕێز ئۆجەلان ئازاد بکرێت گوشارێکی زۆر جدی لە ئارادایە دیارە بۆ سوکردنی ئەو بارە ویستیان ئاستی چالاکیەکان سوب بکەن و وەک ئەوەی بڵێن ئێمە هەندێک گفتوگۆ دەکەین چەند قسەیەک دەکەین چاوەڕوانی دەخولخێنین و ڕۆژەف هەڵدەگێڕینەوە و با گوێرەی خۆیان ڕۆژەف دادەتاشن واتە هەر هیچ نەبێت هەندێک گوێ بگرن چالاکیەکان سس بکەن و لە بەریەکیان هەڵوەشێنن. ئەم کۆکراوی قسەکانی بەڕێز دۆڕان کاڵکان بوو. پێشنگایەتی دەستپێشخەری ئازادی بۆ بەڕێز ئۆجەلان بە ئامانجی هەڵگرتنی گۆشەگیری سەر ڕێبەراپۆ و مسوگرکردنی ئازادی جەستەی لە 25 حوزەیرانی ساڵی 2012ەوە چالاکی ئیشگیری ئازادی لە استراسبورگی فەڕەنسا ئەنجام دەدرێت. هەر هەفتە لە وڵاتێکی جیاوازەوە گروپێک چالاکیەکە وەردەگرن و لە ئێستادا لە هەفتەی 649دا گروپێک لە شاری ئاراوی سوئیسرا چالاکیەکەیان وەرگرتووە. گروپی ئاراو لە ئەندامانی ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی بازڵ پێک دێت و ئیشگیری ئەم هەفتیان گرتووەتە ئەستۆ. معسووم ئۆزەر لەسەر ناوی گروپەکە وتی گۆشەگیری 26 ساڵی سەر ڕێبەر ئاپۆ شەرمەزار دەکەین و وتیشی بانگەواز لە ڕێکخراوە نێونەتەوەیەکان دەکەین کە بانگەشەی پاراستنی مافی مرۆڤ بکەن و بەتایبەت داوا لە CPT کۆمیتەی ڕێگری لە ئەشکەنجە و کۆنسەی ئوروپا و داوا دەکەین یاساکانی خۆیان جێبەجێ بکەن. هەروەها جەختی کردەوە ئازادی جەستەی ڕێبەر ئاپۆ ڕاستەوخۆ گرێدراوە بە ئازادی گەلەوە گۆشەگیری سەر ڕێبەر ئاپۆ بێگومان گۆشەگیریە لەسەر تەواوی گەلی کورد و وتیشی بانگەواز لە هەمووان دەکەین دژی فشار و گۆشەگیری دەسەڵاتی فاشیستی ئاکەپا بوەستنەوە و دەنگ هەڵبڕن. یەکێتی گەنجانی زەدی و یەکێتی ژنانی گەنجی شنگال و دەستپێشخەری گەنجانی عەرەب بە ئاهەنگێک 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکەیان پیرۆز کرد. 46مین ساڵیادی دامەزراندنی پەکەکە بە ئاهەنگێک لە شنگال پیرۆز کرا و با پێشنگایەتی یەکێتی گەنجانی زەدی و یەکێتی ژنانی گەنجی شنگال و هەروە دەستپێشخەری گەنجانی عەرەب و لە ئاهەنگەکەدا هەموو شنگالی لەسەر ناوی یەکێتی گەنجانی ئیزەدی باسی لەوە کرد ئێمە دەڵێن ئەم ساڵ دەبێتە ساڵی ئازادی ڕێبەر ئۆجەلان و هەڵگرتنی گۆشەگیری ئێمراڵی و ساڵی کۆتایی هاتنی فاشیزمی دەوڵەتی داگیرکەری تورک و وتیشی گەریلاکانی ئازادی بە تێکۆشانی خۆیان مێژووی بەرخەودان و سەروەریان نووسیوەتەوە و ئەم ڕۆژە لەوان پیرۆز دەکەین و بەڵێن دووپات دەکەینەوە لەسەر ڕێچکە و بەڵێنی شەهیدان بەردەوام بینی و بگەێنین بە سەرکەوتن. دواتر لە سەرداوی گەنجانی عەرەب جەمشید عەرەب ڕایگەیان لە سایەی فکر و فەلسەفەی ڕێبەر ئۆجەلانەوە سەرجەم پێکهاتەکانی شنگال بە ئاشتی و پێکەوە ژیان لە دەوری یەکدەژین و لا پێناو دۆزی ئازادی خۆیان تێدەکۆشن. دواتر لەلایەن چاند و هونەری شنگال و گروپی چیای شنگالەوە چەندین گۆرانی و بەرهەمی شۆڕشگێڕی پێشکەش کران.
46 ساڵ تێپەڕ دەبێت بەسەر دامەزراندنی پەکەکە کە بە ڕابەڕایەتی ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان دامەزرا و جارێکی دیکە گەلی کوردی زیندوو کردەوە لەسەر پێی خۆی وەستاندنی ئەمە لە کاتێکدایە پێش دامەزراندنی پەکەکە بە تایبەت لە باکووری کوردستاندا کەسێک نەیتوانی کابڵێت من کوردم و خاکیمان کوردستانە لەسەر ئەو مژارە ژنانی بناری قەندیل دەڵێن دامەزراندنی پەکەکە با فکر و فەلسەفەی ڕێبەراپۆ واتایەکی زۆر گەورە و گرنگی هەیە. پەکەکە مێژوێکی جوانی هەیە لە دایکبوونی ڕێبەرئاپۆ و هەتا لە دامەزرانی پەکەکە بە فکر و فەلسەفەی ڕێبەرئاپۆ واتایەکی زۆر گەورە و گرنگی هەیە بۆ گەلی کورد بۆ ئەو گەلانەی ژێردەستەنە بۆ ئەوەی خۆیان وشار بکەنەوە و لە ژێردەستە بینە دەرێ و خۆیان ڕزگار بکە خۆیان بەرەو پێش ببن بۆ ئەوەی پێشەنگایەتی بکەن و بە تایبەتی بۆ ژن زۆر گرنگە تێکۆشان بکەن خەبات بکەن بۆ ئەوەی ژنێکی ئازاد و ژنێکی بەرخودانی بەرەو پێش ببن. پەکەکە وای کردووە کە وڵاتی ئێمە کوردستان نوێ بێتەوە و ئەو فکر و فەلسەفەی سەرۆگاپۆ بەرەو پێش چووە وای کردووە کە گەنجان بەرەو پێش بکەون بە دەست نەمێنن و هەروە لە بەرامبەر مافەکانی خۆیان مەسەلەن بتوانن کارەکانی خۆیان بکەن و لەسەر پێی خۆیان بوەستن. دامەزراندنی پەکەکە وای کرد کە گەلی کورد زیندوو بێتەوە و بندەست نەمێنێت ئەو هەوڵ و تێکۆشانەی ڕێبەراپۆ وای کرد کە گەلانی بندەست لەسەر پێیەکانی خۆیان بوەستن و مافەکانی خۆیان بەدەست بێنن. داوە لە گەنجان و هاوڵاتیان دەکەم کە فکر و کتێبەکانی سەرۆگاپۆ بخوێنەوە و بۆی ژێردەست نەبن چاوکراوە بن. چیرۆکی بەرخۆدانی ئازادی پەکەکە هاوکارانمان لەسەر ئەم ژارە دۆسیەیەکیان ئامادە کردووە با گوێ لێ بگرین و بەم جۆرەش دەگەینە کۆتایی گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرەمان. چیرۆکی بەرخۆدانی ئازادی پەکەکە گروپی ئایدۆلۆژی ئاپۆچی بە ڕێبەرایەتی ڕێبەراپۆ لە 27 تشرینی 1970 لە گوندی فیس سەر بە ناوچەی لیجەی ئامەد پەکەکەی دامەزراند و بزوتنەوەی ئازادی کوردستانی دەست پێ کرد. پەکەکە کە بە دوایین شۆڕشی کورد ناسراوە بە چەند گەنجێکەوە لە دۆخێکی سەخت و دژواردا بزوتنەوەیەکی دروست کرد کە ئێستا بۆتە هێزێکی ناسراو لە هەموو کوردستان و جیهان. پەکەکە کە خۆی بۆ ئازادی گەلی کورد ڕاگەیان توانی هیوای سەرەکی بۆ ژنان و گشت گەلانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان بێت لە شوێنێدا کە دوو کورد بەیەکەوە کۆنە دەبوونەوە ئەو توانی وڵات پارێزی و نازنامە و زمانی و وڵاتێک بە نرخێکی زۆر بەرز بنەخشێنێتەوە. لە نەورۆزی 1970دا ڕێبەراپۆ لەگەڵ حەقی قەرار و کەمالپیر لە ماڵێکدا یەکەم جار گەیشتنە و دەرەنجامەی کە کوردستان داگیر کراوە. ئەم ڕستەیە یەکەم جار لەلایەن حەقی قەرار و کەمالپیر کە پێشەنگی تەفگەری ئازادی کوردستان بوون بیسترا. ڕێبەراپۆ دواتر لەسەر بنەمای ئەم تێکۆشانە کۆبوونەوەی چوبووکی ڕێخست کە 5 گەنجی کورتیدا بەشدار بوون لەوانە عەلی حەیدەر قەیتان. دوایەم کۆبوونەوەیە ڕێگەی دامەزانی پەکەکە بە هێواشی کرایەوە. دواتر هەموو کارە ئایدۆلۆژی و سیاسی و سەربازیەکان لە کوردستان لەم چوارچێوەیەدا پێشکەوتنیان بەخۆ بینی. دامەزانی پەکەکە شەهیدبوونی حەقی قەرار و وەڵامدانەوەی دوژمن. ڕێبەراپۆ و هاوڕێکانی بۆ ئازادی کوردستان کاریان خێراتر کرد. ئەندامانی گروپی ئایدۆلۆژی کە بۆ باکووری کوردستان گەڕابوونەوە لە هەموو شوێنێک هەموو گوندێکدا کۆبوونەوەیان ڕێک دەخست و بارودۆخە سیاسی و سەربازیەکانی کوردستان و تورکیایان بۆ خەڵک باز دەکرد هەوڵی ڕێخستنیان دەدا. لەم کۆبوونەوانەدا دۆخی ئەو کاتەی کوردستان و سیاسەتە جینۆسایدکارەکانی دەوڵەتی تورک دژ بە گەلی کورد باز دەکران. لەم چوارچێوەیەدا دەوڵەتی داگی کرد کە مەترسیەکەی هەست پێ کردبوو بە ستێرکاسوور کە بە نەتەوە پەرستانی کوردە ناسران و سەر بە پەدەکە بوون. هێرشێکیان لە عەنتاب دژ بە حەقی قەرار کە یەکێک بوو لە کادرە سەرەکیەکانی تەفگەری ئاپۆچی ئەنجامدا. لەم هێرشەدا حەقی قەرار بووە بناغی حەزب لە مێژوودا. لەو کاتەشدا ڕێبەراپۆوتی حەقی ڕۆحی شاراوەی منە. ڕێبەراپۆ لە وەڵامی ئەم هێرشەدا بۆ ئەوەی یادی حەقی قەرار و داواکاریەکانی بپارێزێت کارەکانی دامەزانی تەفگەری ئازادی خێراتر کردو. لە 27 تشرینی 1970 لە لیجەی ئامەد یەکەم کۆنگرەی بە ئامادەبوونی 22 نوێنەر بەڕێوە بردو. لە ئەنجامی کۆنگرەکەدا پەکەکە دامەزرا.
27 تشرینی دووەم بووە چیرۆکی مێژوویەک کە لە خۆڵەمێشی کووردا هەڵدەستێتەوە لە ماوەی 46 ساڵدا پەکەکە نەک هەر لە کوردستان بگرە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت جیهانیشدا یەکێک لەو هێزانەیە کە زۆرترین باس و خواسی لەسەرا هەموو کەس هەوڵی داوە لە پەنجەرەی خۆیەوە پێناسەیەک بۆ پەکەکە دابڕێژێت و بە گوێرەی بۆچوونەکانی ناوی لێ بنێت بێگومان لە ماوەی 46 ساڵی ڕابردوودا ئەوەی زۆرترین هەوڵی داوە پەکەکە بناسێت تی بگات و واتای بۆ بدۆزێتەوە دروستکەر و دامەزێنەری ئەو ڕێبەراپۆ بووە ڕێبەراپۆ پەکەکەی وەک خوێنی ناو دەمارەکان وەسف کردووە کە ژیان دەبەخشێت بۆیە وەک گەوهری تێکۆشانی ئازاد و دیموکراتی گەلی کورد ناساندوێتی هەروەها ئاماژەی بۆش کردووە کە پەکەکە دابینکەری ژیانی ئازاد و دیموکراتی لە کوردستانە و بەهۆی پەکەکەوە گەلی کورد گەیشتۆتە بەهاری خۆی و بۆتە گەلی نەورۆز پەکەکە لە مێژووی 46 ساڵی پڕشکۆ و ئیراریدا سیستەمی نکۆڵی لە ناوبردن کە بەسەر کوردستاندا سەپاوە ئاشکرا کردووە هەروەها هێرشەکانی دیکتاتۆریەتی سەربازی 12 ئەیلولی فاشستی پوچەڵ کردوتە و توانیوەتی حزبایەتی و گەریلایی پێک بهێنێت بەرامبەر هێرشە گشتگیرەکانی دەوڵەتی تورک شۆڕشی بەرخۆدانی نەتەوەیی ئەنجامدا و بە پشتبەستن بە گەریلا و سەرهەڵدانی خەڵک بەرگری لە بەهای مادی و معنەویەکانی گەلی کورد کردووە بەرامبەر هێرشەکانی پلانی نێودەوڵەتی کە لەسەر بنەمای بەرژەوەندیە ناوچەی و جیهانیەکاندا ڕێژراون ئامانجی ئەوە بووە خۆی دووبارە ڕێک بخاتەوە گۆڕانکاری استراتیژی بکات و لەم بنەمایەدا بەرامبەر سیستەمی دەوڵەتی سیستەمێکی کۆمەڵگای دیموکراتی دابمەزێنێت کە پشت بە ئازادی ژن و شۆڕشی ژینگەی دەبەستێت پارادیمای نوێ باوەڕی با ڕووناکی هەموو گەلان و ژنان و گەنجان بۆ و سەرنجی داوەتە ڕەنگی ژن گەلان و ڕوانگەی ژینگەی و سیستەمی خۆبەڕێوەری و پاراستن پەکەکە بە کێشکردنی گەلی کورد بۆ پرۆسەی خەباتی ئازاد و دیموکراتی پێشەنگایەتی گەشەسەندنی زۆر گرنگی کردووە نەک هەر لە بواری فکردا بگرە لە بوارە کللتوری و کۆمەڵایەتەکانیشدا پشتی بە کۆڵەکەی دەوڵەمەندی مێژووی گەلی کورد بەستووە و بۆتە دروستکەر و پەرەپێدەری شۆڕشە کللتوری و کۆمەڵایەتیەکان کە گەلی کورد توانیوەتی زەهنیەتێکی نوێ دروست بکات بەرامبەر کۆڵۆنیالیزم کە هەوڵی داوە کۆمەلگا بە پارچە پارچەکردنی تاکە کەسی لاواز بکات هۆشیاری ڕێخستنی بڵاو کردوتەوە بە ئاشکراکردنی پلانەکانی کۆڵۆنیالیزم بۆ تاکەکانی کورد ژن و پیاو نیشانی داوە کە ئازادی خوازی و بەرژەوەندی کۆمەڵایەتی لە ڕێخستندایە لە ئەنجامدا گەلی کورد کە لە تاکپەرستی و خێزانگەرایی و پۆزگەریدا پارچە پارچە بوو لە ڕێ ڕێخستنی پارت و گەریلا و دامەزرا و کۆمەڵە دیموکراتیەکاندا گەیشتۆتە پێکاتەیەکی نوێی ڕێکخراو بە وتەی ڕێبەراپۆ پەکەکە توانیوەتی کوردانێک کە جاران نەیان دەتوانی دوو کەس پێکەوە کۆبنەوە لە دەوری هۆشیاری نەتەوەی کۆبکاتەوە لەم بنەمایەدا لەگەڵ ڕێکخراوە سیاسی و سەربازیەکانی توانیوەتی پێکاتەی گەلی کورد بکات بەهێز